بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەران و ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ. خۆشحاڵم کە ئەم ڕۆژ بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەتەوە بۆ هیوای کە بڕگەوابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژیان ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بێت. بینەران و ئازیزان و خۆشەویستان، پەیامی ڕۆژیان ڕۆمان سەرجەم بڕگەکانی واتارسیە بڕگەستەرەکیەکەی لە شاری ڕانیەوە هاوکارم کاک ڕیاز پێشکەشتان دەکات. تەنها بڕکە هەمیشە یەکانن کە لێرە لە خزمەتتانە دەبم. وەک هەمیشە دیارە سێ بڕگەستەرەکیمان هەیە کە لە شاری ڕانیە بڕیار وایە کە ئەمڕۆ مەراسیمێک بۆ چەندین بووک و زاوای تازە ساز بکرێت کە ئەمەش بۆ خۆی ماوەیەکە چەندین مەراسیمی ئاوای جیاواز لە شار و شارۆچکەکان ساز دەکرێت کە هاندانێکە بۆ گەنجانمان بە تایبەتی لە بارودۆخی ئەمڕۆدا کە قەیرانێکی خۆڵی دارایی هەیە بە جۆرە لە جۆرەکان هەم هوشیاری پرۆسی هاوسەرگیری کەم بووەتەوە و هەم ڕێژەی هاوسەرگیری کەم بووەتەوە لەو لاشۆ ڕێژەی تەلاق زۆرتر دەبێت. بۆیە پێویستە کە هانی گەنجان بدرێت بۆی کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەن و ئاسانکاریان بۆ بکرێت. دیارە بڕگەکانمان سێ بڕگەی تایبەتن کە هەرچێکیان پەیوەستن بە ژیانی هاوسەرگیریەوە کە بڕگەی یەکەمیان میوانێکی تایبەتمان دەبێت واتە میوانەکە لای ڕیاز دەبێت لەسەر سازکردنەوە مەراسیمە قسە دەکات. دووە بڕگەی دووەمیان زانایەکی ئاینی قسە لەسەر ئاسانکاری پرۆسی هاوسەرگیری و ئەوەی کە دایک و باوکان چه ڕۆڵێکیان دەبێت هەبێ بۆ ئەوەی کە ئاسانکاری بکەن کە ڕۆڵەکانیان هاوسەرگیری ئەنجام بدەن. تەوەری سێمیشمان هوشیاری یاسایی یەکەم ڕۆ بەداخەوە بینیمان ڕێژەی تەلاق ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت بۆیە پێویستە ئەو گەنجانەی کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدەن ئیدی بزانن بەرپرسیارەتێکی گەورەیان لەسەر شانەوە وشیاری یاسایی و وشارە بەرپرسیارەتەکەیان دەبێت هەبێت لەوەی کە لە کۆمەڵ و لەناو خێزاندا بەرپرسیارەتێکی جیاواز دەکەوێتە سەرشانیان. ئەو کەمیشە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستانە. با پێکەوە بزانین ئەمڕۆ کەشوهەوای کوردستان و شارەکانمان چۆن دەبێت بینەری دەبین. دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان بزانین لەم بارودۆخە ئاڵۆزە سیاسی و ئەمنی کە لە ناوچەکەتا دێتە پەڕێت ئایا هیچ کاریگەریەک لەسەر نرخی دراوەکاندا هەیە بە تایبەتی دەبینین و لە تازەترین پێشاتیشدا کە ئەمریکایە هەمیشە کاریگەری بەسەر ئابووری وڵاتاندا هەیە و باس لە هەڕەشەی ئابووری بۆ سەر عێراقیش دەکات. با بزانین لە ئێستا هیچ گۆڕانکاریەک بەسەر نرخی دراوەکاندا هاتووە پێکەوە بینەری ئەو بڕگەیەشە بین. بڕگەی یادەوەری بابزانین لەم بڕگەیەدا کامانن ئەو ڕوودا و مێژووە گرنگانەی کە لە ساڵانی ڕابردوو ڕوویانداوە و بۆ ئێمە جێگەی سەرنج و گرنگن. با پێکەوەش بینەری بڕگەی یادەوەری بین. شەشیەکی ساڵی 1983
لە دایکبوونی گەورە نووسەر و ڕۆمان نووس و شاعیری لوبنانی جوبران خەلیل جوبران. جوبران خەلیل جوبران نووسەر و کۆمەڵناسێکی گەورەی لوبنانیە کە زۆربەی نووسینەکانی بە ئینگلیزی نووسیوە. شەشیەکی ساڵی 1920 دامەزراندنی سوپای عێراق دوای دامەزراندنی دەوڵەتی عێراق بە هاوکاری و پشتیوانی بەریتانیا. سوپای عێراق بریتیە لە هێزی ئامادەی یاسایی کۆماری عێراق و ڕاستەوخۆ لەلایەن پادشایان سەرۆک وەزیرە یەک لە دوای یەکەکانی عێراقەوە سەرپەرشتی دەکرێت و دابنە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان. سوپای عێراق لە 5 لقی سەرەکی پێگاتووە، ئەوانیش بریتین لە هێزی وشکانی و هێزی ئاسمانی و هێزی دەریایی و هەروەها فڕۆکەوانانی سوپە و بەرگری ئاسمانی. بەم دوایانش سوپای حەشتی شەعبی و بەرەنگاربوونەوەی تیرۆر بوونە بەشێک لە سوپای عێراق. جعفەر عەسکەری یەکەم فەرماندەی گشتی سوپای عێراق بووە. سوپای عێراق لە سەرەتای جەنگی 8 ساڵەی نێوان عێراقیێران مەزەندە دەکرا بە 1 ملیۆن سەرباز، بەڵام لە جەنگی 8 ساڵەی ئێران عێراق و داگیرکردنی کوێیت لەلایەن عێراق و جەنگی ناوخۆ و گەماروی ئابووری و سیاسی بۆ سەر عێراق بە تەواوی ئەو سوپایی بەرەودا ڕوخان برد. سوپای عێراق لە ئاستی سوپا پێشکەوتوەکانی دنیادا پلەی 59هەمین سوپای ڕێکخراوی وەرگرتووە بە پێی ڕیزبەندی ساڵی 2016. چەکی بەکارهاتووی سوپای عێراق پێگاتووە لە چەکی ئەمریکی، هەروەها پاشتر ڕووسی و ئینجا سینی. مەرجی سەرباز لە سوپای عێراقدا دەبێت تەمەنی لە نێوان 18 بۆ 49 ساڵی بێت. ساڵانە لە عێراقدا ڕۆژی سوپای عێراقی دەکرێتە پشوو، یادی دەکرێتەوە. بینەرانی ئازیز، وە کامەژەم پێکرد بڕگە بابەتەکانی یا بەرگەستەرێکیەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان لە ڕانیەوە هاوکارم کاک ڕیاز پێشکەشتان دەکات. بۆیە ڕاستەوخۆ لێرەوە دەچمە ڕانیە لای کاک ڕیاز و کاک ڕیاز سڵاوی خوار لێبێت. فەرموو ئێوە لەوێەوە بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەش بکەن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ئەمڕۆ لە ڕانیەی دەروازەی ڕاپەڕینەوە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی پەیامی ڕۆژ. ئەمڕۆ مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕانیە هەستاوە بە سازدان و ئامادەکردنی ئاهەنگێک بۆ 200 خێزان کە لە ماوەی ساڵێکدا هاوسەرگیریان ئەنجامداوە. ئەمڕۆ خەڵاتی ڕێزلێنان و خەڵاتی خۆشبەختیان پێشکەش دەکات. بۆ قسەکردن لەسەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکەین لەسەر ئامانج و تایبەتمەندێتی ئەم ئاهەنگ و مەراسیمە کە مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی پێی هەستاوە کە ئەمڕۆ 200 خێزان واتە 400 گەنجی بەڕێزی لێرە کۆ کردوتەوە تا بتوانێت کۆمەڵێ ڕێنمایی و کۆمەڵێ بەرچاوڕوونی و ڕێنمایی باشیان پێ بدا و خەڵاتی ڕێزلێنانی خۆشیان پێ بەخشێ. بەڕێز کاک حاجی ڕزگار قادر سەرۆکی لیژنەی ئامادەکاری ئاهەنگ قسەم بۆ دەکات لەسەر تەوەریەکانی بەرنامە. کاک ڕزگار زۆر سپاس بۆ ئامادەبوونت، دەستخۆشیتان لێکەین بۆ کارە جوانی کە ئەمڕۆ 200 خێزان لە ماوەی ساڵێکدا کە هاوسەرگیری ئەنجامداوە ئێوە لێرە کۆتان کردوونەتەوە ئاهەنگێکی خنجیلانتان بۆ ساز کردوون. سەرتا پێم خۆشە بزانم ئامانجی ئەم کار و ئەمە هەنگەتان چییە و بۆ چه ئامانجی ئەمە هەنگەتان سازداوە؟ سەرەتا بنای خی پەروەرگار بە خێراتنیشی گەرمی ستافی بەرنامەی پەیامی ڕۆژ دەکەین بۆ دەڤەرەکەمان، سوپاسانەکەین بۆ ئامادەبوونتان و سڵاو ڕێزمان هەیە بۆ بینەرە ئازیزەکانی کەناڵی ئاسمانی پەیام. ئێمە لە ڕاستیدا ئامانجی ئەنجامدانی ئەمە هەنگە زیاتر بۆ ڕێزلێنانە لە بڕیاری چونە ناو کەژاوە پرۆسی هاوسەرگیری لەلایەن ئەو گەنجە بەڕێزانەی کە لە ماوەی ساڵی ڕابردوو لە 2019 دا بڕیاریان داوە کە بچنە ناو ئەو پرۆسە گرنگە. و پاشانیش ئێمە لە ڕاستیدا هەنگاونان بۆ هاوسەرگیری پێمان وایە یەکێکە لە کارە گرنگەکانی ژیانی مرۆڤ و یەکێکە لە کارە پیرۆزەکانی ناو کۆمەلگا و ئەو کارە خێرەیە کە کۆمەلگا پێویستێتی بۆ ئەوەی کە ئێمە کۆمەلگا بتوانێت هەنگاو بنێ بۆ ئەوی یەکەیەکی بنچینەی ئەساسی کە کۆمەلگای لەسەر بینا دەکرێت بریتە لە خێزانێکی بەختەوەرە دروست بکرێت. بۆ ئێمە پێمان بە پێویستمان زانێت کە ئەم ساڵیش شێوەی ساڵانی پێشوو کە ئەمە سوپاس بە خۆشبەختانە سێم وەرزێتی بۆ سێم جارە لە سنوورەکەدا ئەم مەراسیمە سازەکەین. پێمان باش بوو کە ئەم مەراسیمە و ئەم ئاهەنگە ساز بکەین بۆ ژمارەیەکی بەرچاو لە کوڕان و کچانی سنوورەکە و دەڤەرەکە کە هەڵساون بۆ پرۆسەیە.
زۆر باشە کاک ڕزگار کۆم لە قۆناغ و بە قۆناغ و سەردەم و واقعەکە تێپەڕین خێزان بێ بەهاکرێ خێزان هەڵەوەشێنێتەوە خێزان بە جۆی لە جۆرەکان دەیەهانیش گورز و تیری ژەهراوی تێگیرێ ئەمە تا چەند یەکێکە لەو ئامانجانەیەوە کە بتانەوێت جارێکی تر تۆکمەیی و یەکگرتووی و تەبایی خێزان بپارێزن و بە جۆرێکی تر بە کۆمەڵگەی خۆمان بڵێن ئەوە تەنها خێزانە کۆڵەکە و ڕاگری کۆمەڵگەکەمانە بێت بەڵێ بێگومان ئەوەکو لە سەرتاش ئاماژەمان پێکرد لە ڕاستیدا و جەنابشت ئاماژت پێکرد کە ئەمڕۆ تەوژمێکەیە لە ساحەکەدا کە ئیش لەسەر هەڵۆشانە و هەڵتەکاندنی خێزان دەکا و بەژەوەندی خۆی لەوانەیە لەوەدا ببینێتەوە کە تاکانی خێزان تا ئەندازەیەک لە بەرێک کەڵۆشاو بن و لە بەرامبەریشدا تەوژمێکی تر کار دەکات کە بۆ پاراستنی بەها بەرزەکانی کۆمەلگا و پاشانیش پاراستنی خێزان وەکو یەکەی بنچینەی و ئەساسی پێکاتێ هەر کۆمەلگایەک ئێمە لە ڕاستیدا ئامانجی سەرەکیمان بریتیەلەوە چونکە پێمان وایە ئەو گەنجانەی کەوا گەیشتونەتە قۆناغی پرۆسەی هاوسەرگیری کە بە هەنگاونانیان بوونا ئەو پرۆسەیە بە تایبەتش کە ئەمڕۆ لە زۆر بواردا دژایەتی ئەم هەنگاوە دەکرێت لە بواری سەختکاری لە خودی پرۆسەکەدا و لە بواری دروستکردنی هەستی دژمنکاری لە نێوان تاکان بۆ ئەوەی کە ئەم هەستە هەر بەردەوام بێ کاتێک کە خێزان پێکدێ هەوڵی لە بەرێکەڵۆشانی ئاسان بێت وە لە هەمان کاتژە دەبێت ئاگامان لەوە بێ کە لە کۆمەلگاکەماندا ئەو داتانەی کە لە ڕاگەیانەکان بڵاو دەکرێتەوە داتاکانی لێکزیابوونەوە و تەلاق و داتاکانی گەنجی نەچووە ناو پرۆسی هاوسەرگیری لە هەردوو ڕەگەز هەتا ئێستا قسە لە سەرەوە بوو کە لە ڕەگەزی مێدا زیاتر ئەو نسبەیە هەرچەند ئێستاش ئەو نسبەیە لە ڕەگەزی مێدا زیاترە بەڵام لە ڕەگەزی نێریشدا ئێستا وەکو چۆن قەیرە کەسمان هەیە قەیرە کوڕیشمان هەیە ئەمە بەڕاستی پێمان وایە پەتایەکە کۆمەلگا تووشی بووە و دەردێکی کۆمەڵایەتیە پێویستی بە چارەسەرکردن هەیە ئەمە ناڵێن ئەمە هەنگە چۆن بڵێ ڕێگە چارەی حتمی ئەو مەسەرێ بەڵام ئەم هەنگە و یان ئەم هەنگا و هەنگاوەکانی هاوشێوەی ئەمە لە هەموو ئاراسەکان بەڕاستی پێویستمان بۆیە کە ئەمە خزمەت بە پرۆسەی هاوسەرگیری بکەین لە ئاسانکاری لە پێدابینکردنی پێداویستەکانی هاوسەرگیری و ئەوەی کە لە دەسەڵاتی دابێ ئەگەر بە پیرۆزباییکردن و بە دەستخۆشی لێکردنیش بێ بە ژێرەی ئەو تواناو دەسەڵاتی کە لە بەدەستیدا پێویستە بۆ هەموو ئەو هێزانێک کە لەو توژمەدا خۆیان دەبینەوە خەمخۆری پاراستنی خێزان بن ئەوە پێویستە هەمویان یەکانگیر بن بۆ ئەوەی کە هەوڵدەین خێزانەکەم پارێزین لە تایبەتمەندی و جیاوازی ئەم ئاهەنگومە ڕاستیمەی ئەمڕۆ وەک جەنابە ئاماژت پێکەوە ئێمە ژەزانین کە لە چەند ساڵی ڕابردوودا مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی هاوشێوەی ئەم ئاهەنگەی ساز کردو کۆمەڵێ ئاهەنگێکی بۆ ڕێزلێنانی ئەو هاوسەرانەی ڕابردوو ساز کردو تایبەتمەندی و جیاوازی ئەمڕۆ لەگە ساڵانی ڕابردووە چیە؟ بەڵێ لە ڕاستیدا هاوشێوە بوون هەیە لەگەڵ مەراسیمەکانی ساڵی ڕابردوو ساڵانی ڕابردوو بەڵام هەوڵمانداوە ئەم ساڵ دوو تایبەتمەندی تێدا بەدی بێن یەکێک لەوانە سنووری بەشداریکردنی هاوسەرانمان فراوان کردووە لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەاندنی لۆکاڵی خۆمانەوە لە سنوورەکە بانگەوازمان کردو هەر کەسێک ئارەزومەندا یاخۆت هەر کەسێک حەزەکات لەم ئاهەنگەدا بەشدار بێ ئەوە ئێمە لە خزمەتی داین بەبێ ڕەچاوکردنی هیچ جۆرە ئینتیمایەک یاخۆت هیچ جۆرە باگراوندێک ئێمە پێمان وایە پرۆسی هاوسەرگیری هەر کەسێک بیکە پرۆسەیەکی پیرۆزە پێویستی بە دەستخۆشی لێکردنەوە پێویستە ڕێزی لێبژیرێ و ئەوەندەی کە لە تواناژای پێویستە خەڵاتی پێشکەش بکرێت ئەمە یەکێکە لە تایبەتمەندەکانی ئەمە ئاهەنگە بۆ ئەم ساڵ تایبەتمەندێکی تر ئەوەیە کە لە ڕاستیدا لەم ئاهەنگەدا ژمارەیەک لە ڕێسپی و پیاماقوڵ و کەسایەتیەکانی سنوورەکەمان بانکێش کردووە وەکو میوان بۆ ئەوەی کە ئەوانش ببنە پاڵپشتێکی معنەوی بۆ پرۆسەکە و ببنە پاڵپشتێکی معنەوی بۆ ئاهەنگەکە و لە هەمان کاتژدا بزانن کە هێزێکی سیاسی سەربارەی کارە سیاسیەکانی تری سەربارەی ئەوەکانەی ترکە لە سەرشانەتی یەکێک لە هەموو غەمە سەرەکیەکانی ئەوەیە کە هەوڵدا بۆ پاراستنی خێزان و هەنگاوێک بنێ بۆی کە پاڵپشتی پاراستنی خێزان و دروستکردنی خێزان بکات. زۆر باشە ژمارەی ئەو هاوسەرانەی ئەمڕۆ وەکو تاک چەندە بۆ مە سەرنجام دوو تاک دەتوانن پێ خێزانێک پێکبێنن. ئێمە لە ڕاستیدا دواداتا ئەوەی کە بەدەستمان گەیشتوە نزیکەی 200 خێزان واتە 400 گەنج کە 400 هاوسەر کە هاوسەرگیریان کردووە بەشدار دەبێت بە پشتیوانی خۆی پەروەردگار.
زۆر باشە مەڕاستیمەکە تەنها کە سوکار بۆ منە تەنها هاوسەرەکان بەشداریەکەن یا بۆ منە لەگەڵ ئەو کەسانش کە جەناب وەکو پیاماقۆڵ و زانایانی ئاینی ئاماژت پێکرد کە سوکاری بۆ منە بووکو زاوەکانیش ئەوانیش بەشداریانە بێت بەڵێ ئێمە لە ڕاستیدا لەبەرەوەی ژمارەکە زۆر بوو و ئەو شوێنێک کە مەراسیمەکەش تێدا سازەکرێت کە ئێرێکە ئێستا بەنامەکەی تێدا پێشکەشەکەین هۆڵەکە سنووردارە لە ڕاستیدا وە کەشەوە لەبانیاگەرە ئارەزومەند بووین بەوەی کە دەستی کۆی بووک و زاواکان بکەینەوە لەوەی کە چەند لە کەسوکاری خۆیان بەشداری پێدەکەن لە مەراسیمەکە بەڵام لەبەر سنوورداری شوێنەکە ئێمە تەنها بڕیارمانداوە هەرجوو تاوسەرێک دەتوانێت دوو تاک لە دوو کەسی تر لەگەڵ خۆیاندا بێن و بەشداری لە مەراسیمەکەدا بکەن بۆ ساڵی داهاتوو کە ئێستەمە لە ناو 2020 بەرفراوانبوونی پرۆژەکەی ئێوە یان بۆونە پلان و بەرنامەتان چیە بۆ ساڵی داهاتوو لە کۆکردنەوەی ئەو خێزانانەی کە لە 2020 داچنە نێو کەژاوی ئەوسەرگیریەوە ئێمە لە ڕاستیدا مەبەستمان بوو کە ئەم ساڵ مەراسیمەکە تایبەتمەندەتی شتریش پێ بدەین بەڵام نەگونجا ئومێد دەکەین بۆ ساڵانی داهاتوو بتوانین ئەوە بکەین ئەوشەوەیە کە لە ڕاستیدا ئاهەنگی گواستنەوەی ئەو هاوسەرانە بکەوێت هەمان ڕۆژ واتە ژمارەیەک لە کوڕان و کچان کە بڕیاری هاوسەرگیریاندا و بڕیاریان داوە کە بڵێن بچن ناو کەژاوی هاوسەرێتیەوە مەراسیمی گواستنەوەکەیان لە یەک کاتدا بێ واتە ئاهەنگی هاوسەرگیری بە کۆمەڵ بێ بەسەوەی ئێمە لە ڕاستیدا بۆ ئەو هاوسەرانەیە کە چوونەتە ناو پرۆسەی هاوسەرگیری بەڵام لە ماوەی یەک ساڵدا تەنها ساڵی 2019 بۆیە مەبەستمان بوو بەڕاستی کە بتوانین ئەو هەنگاوە بنین ئومێد دەکەین ئینشاڵڵا بتوانین لە ساڵانی داهاتوودا و هەنگاوە بنین بتوانین کە فعلەن ئاهەنگەکە ئاهەنگی هاوسەرگیری بە کۆمەڵ بێ کۆی ئەو هاوسەرانێک کە بەژاری دەکەن پرۆسەی گواستنەوەکەیان و بێ گەیشتنیان لەو کاتەدا بێت بۆ ئەوەی کەمە بتوانین خۆشێکی تر زیاتر و پاڵپشتێکی زیاتری ئەو پرۆسی بکەین کە پرۆسی هاوسەرگیریە ئەوەش دەوەسێتە سەرەوەی کە تا چەند دێک لەو خەڵکە ئامادەیی هەیە و پاشانیش ئێمە لە ڕۆی توانەدارایەکانمانەوە دەتوانین چەند خزمەتی ئەو پرۆسەیە بکەین گومانی تێدانێت کە تواناکانی ئێمە سنووردارە لەبەرەوە تا توانای دارایی بەهێزتر بکرێت دەتوانێت ئەو پرۆسەیە جوانتر بکرێت و بەهێزتر بکرێت زۆر باشە زۆر جار توێژەرانی کۆمەڵایەتی یاساناسەکان مامۆستایانی ئاینی باز لە نەبوونی هۆشیاری و ڕێنمایی خێزانی ئەکرێن نەبوونی ڕۆشنبیریەکی خێزانی وایە کاکەوە ڕێژەی تەلاق لە کۆمەلگەی ئەمەدا زۆر بێ کاتێکەوە کچێ بە ئەرک و مافی خۆی شارەزا و ئاگادار نییە سبەی دووس پێلەوەچە بەرگەی نەبوونی و پرتەوبۆڵی مێردەکەی نەگرێت کاتێ مێردێک کەوا بۆ منە شارەزایی هۆشیاری نەبێت لەوەچێ بەرگەی کۆمەڵێ لە کەم و کورتی و ناتەوارەکانی خێزانەکەی نەگرێت ئەمە نەبوونی ڕۆشنبیریە وا دەکاکەوە ئەم مێردە تەنها چاوەڕێی خۆشی و ماف و ئیمتیازات لە ژنەکەی بکاوە پێچەوانەش ئێوە ئەمڕۆ تەنها دەمی بووک و زاوا شیرینەکەن و چەپکە گوڵێک و دیارەکیانە دەنێ یا بۆونە بە کەسانی توێژەری کۆمەڵایەتی و دەرونی و مامۆسایانی ئاینی و یاساناسان ئەتوانن یا دەتانەوێت کۆمەڵی ڕێنمایی و ڕۆشنبیریشیان پێ ببەخشن بێگومان ئەتەوان ئەمە تەنها لە ئاهەنگەکەدا نابەڵکو لە پێشتریشدا لە ڕاستیدا کە جێگەی دەستخۆشیە ڕۆڵی مامۆسایانی ئاینی لە پرۆسەی مارەبڕیندا هەمیشە ڕۆڵێکی زۆر پۆزتیڤ و کارا بووە سەربارەیەکەوە دام و دەستگاکانی حکومی بە تایبەت دادگاکانیش لەوەدا ڕۆڵی خۆیان بینیوە مامۆسایانی ئاینی تەنها مەهامی سەرێکیان بریتی نەبووە لەوەی کە پرۆسەی مارەبڕینەکان ئەنجامدەن بەڵکو لە هەر مەلیسێکدا کە بۆ ئەو بابەتە ژیرابێت کۆمەڵە قسەی خێریان کردەوە ڕۆشنبیری باشیان داوەتە کوڕکچەکان و ئەو خەڵکانی کە بۆ پرۆسی هەستاون ئێمەش ئاهەنگەکەمان ئەمڕۆ بە دەرنیە لەوە لە ڕێگەی بانکێشکردنی کەسانی ئەکادیمی بابەتی تایبەتمان هەیە بۆ هاوسەرانی نوێ و تەنها ئاهەنگەکەمان بریتی نابێت لە دابشکردنی خەڵات و شیرینی بەخشینەوە بەو بە ڕێزانەی کاتون بەڵێ ئەوانشتەیە بەڵام لە هەمان کاتیشدا هەندێک بابەت و کۆمەڵێک بابەتمان هەیە کە لەو کاتەدا پێشکەشی هاوسەرە بەڕێزەکان دەکرێت زۆر باشە زۆر جار مەبەستمەوەی ئەم جۆرە ئاهەنگە تا چەند بەرپرسیارەتیە خاتە سەر ئەو بووک و زاوایانەی کە ئەمڕۆ بەشدارن لەوەی کە زۆر جار
ئەگەر مەسەلەیەکێک لە حیکمەتەکانی ئەعلانکردنی زەواج و سنەتێتی ئەعلانکردنەکەی کە پێغەمبەری خوا ئاماژەی پێ کات صلی الله علیه وسلم ئەوەیە کەواتۆ ئەم گەنجانە بخەیتە بەر بەرپرسیارەتێک کە سبەی دوو سبەی بەرگەی لۆمە و تانە و تەشەر و قسە و نەبوونی و گرفتەکانی کۆمەڵگە بگرێ ینی دەستی نەچێتە تەلاقەوە ئێمە کاتێکەوە لە کۆمەڵگەیە خەریکە ڕێژەی تەلاق هاوسەنگە بێتەوە لەگەڵ ڕێژەی هاوسەرگەریە هێشتنەوەی خێزانێ بۆی تەلاق نەدرێت لەوە چێ باشتر بێت لەوەی کەواتۆ خێزانێکی دیکە بنیاد بنی کە سەرنجام ئەگەر تۆ ڕێژەی تەلاق دەبێت هاوسەرگیریەکیشی لە بەرامبەردا تا چەند ئەمە وا دەکاکەوە ئەم گەنجانە دەست بە خێزانەوە بگرن و خێزان وەکو ئەو میثاقی غەلیزەی کە قورآن باسیەکە بە پیرۆز و بە مەحکەم و بە پتەوی سەیری بکەن و سبەی دوو سبەی لە بەردەم گرفتاری و ئاڵوگۆڕەکانی ژیانە بیر لە تەلاق و جیابوونەوە نەکەن. بەڵێ گومان لەوەدانە ئێمە دڵمان بۆ خۆشە ئەو ئاهەنگەی ئێمەش بێتە پاڵپشتێکی مانەوەی بۆ هاوسەرەکان بۆی کە بتوانن بەرگەی سەختیەکانی ژیان بگرن گومان لەوەدانە کە ژیان تەنها بریتینە لە خۆشی بەڵکو ناخۆشیش تێدا بەرزی و نزمی تێدا ساردی و گەرمی تێدا بە تەکیت ئەو هاوسرە بەڕێزانە کە بڕیاری چونە ناو کەژاوی هاوسەرەتیان داوە دەبێ ئەویان لە بەرچاو بێت ئەو پرۆسەی ئیعلانکردنە کە گەر بێت و لە ناو خێزانێکی دیاریکرا و لە کاتێکی دیاریکراودا کە مەفروزە پرۆسەی چونە ناو کەژاوی هاوسەرگیری لە ڕووی شریعەتی خۆی پەروەردگارەوە سونەتە کە بە ئیعلان بە ئاشکرا بێ بۆ ئەوەی کە بنەماکانی دامەزراوتر بێ بە تەکیت ئاهەنگێکی لەو شێوەیە ئەوە بەم هێزێکی سیاسی لەگەڵدا لە پشتی ئاهەنگێکی بەم شێوە بێت و پاشان لێ ئەعلامدا بەو شێوە پەخش بکرێت و خەڵکانێک ئامادەی ئەم پرۆسەیە بن ئومێدمان وایە کە پاڵپشتێکی باش بێت بۆ ئەوەی کەوا خێزانەکان بێکەوە تۆکمەتر و بەیەکەوە بەسەر زۆر باشە کاک ڕزگار ناوبڕێکی کورد وەرەگرین لە دوای ناوبڕەکە چەند پرسیارێکی کوردە دەبارەی مەڕاستیمەکە دەکەین و پاشتی کۆتاییش بە تەوەرەکە دەین بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین لە دوای ناوبڕەکەەوە درێژە بە کۆی بڕگە و پرۆگرامەکەمان لە پەیامی ڕۆژ دەدەین. بەڕێز کاک ڕزگار قادر سەرۆکی لیژنەی ئامادەکاری ئاهەنگەکە وەڵامی تەوەری یەکەمی بۆ داینەوە و ئاماژەشی بەوە کردکەوە کۆی تێچووی ئەم ئاهەنگە و سازدانی مەڕاستیمەکە پرۆژەیەکی خێرخوازیە و لەلایەن خێرخوازان و هەروەها مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامیەوە تێچووی ئاهەنگەکە ئامادەکراوە. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پێگە و پاراستنی خێزان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە شێوەیەکی گشتی ئەم ڕۆزانەیانی ئاینی چ ڕۆڵێکیان هەیە لە بنیادنانی خێزان و هەروەها هێشتنەوە و پاراستنی خێزان لە تەواوی ئەو مەترسیە و هەڕەشانەی کە بۆ هۆی مۆدێلگەرایی و ڕواڵەتگەرایی و تەلاق و کێشە کۆمەڵایەتەکان ئەو ڕوبەڕووی خێزان دەبێتەوە. بەڕێز مامۆستا ئاکۆ خدر زانای ئاینی قسەم بۆ ئەم پرسە گرنگە قسەمان بۆ دەکەم. مامۆستایان زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادە. هەر بەر لەوەی کە خێزان دروست بێ ئایا پێش زەواج کوڕ و کچ کاتێک کە بیر لە زەواجەکەنەوە هیچ بەرپرسیارەتێکیان کەوێت سەرشان؟ بسم الله الرحمن الرحیم. خی گەورە پاداشە و بەرنامەتانداتە و کارێکی گرنگ و پیرۆزە هەر بەرنامەیە هەر بابەتێکە لەسەر زەواج بێ. بەڵێ لە ئیسلامدا گرنگێکی زۆر بە خێزان بۆ دروستکردنی خێزان درراوە زیاتر لە 100 ئاەت لە قورئانی پیرۆزدا باسی گرنگی خێزان و شێوازی خێزان و نەفەقە و ئەرک و مەسئولیاتی هەردوو لا دەکات کە زۆر پێویستە کوڕ و کچ کاتێک کە بیر لە زەواج دەکەنەوە لە ئیسلامدا هەنی ئەوان دەدات کە هەنگاوی دروست بنێن و بەتابەتی ئێستا لە ناو کۆمەلگای ئێمەدا کە پێویستە وشارێکی گرنگ کە بێت کە کوڕ و کچ چۆن هەوڵدە خێزان دروستکەن. یەکەم شت کە پێویستە ئەو کوڕی کە بیر لە زەواج دەکاتەوە یان ئەو ئافرەتەی کە بیر لە شودان دەکاتەوە ئەوەیە کە بزانێت خێزان مەسئولەتێکی گەورەیە. یعنی خێزان هەر ئەوە نییە کە وا بزانێت پرۆسەیەکە و ئاهەنگێک ساز دەکرێت ئەوانە نەخێت دەبێت ئەو کوڕە خۆی بە مەسئولەتێکی گەورە ئامادە بکە چکە لە قورئاندا کاتێککە باسی نکاح دەکات بە میثاقن غەلیظە واتە گرێبەستێکی زۆر گەورەیە ینی چونە ژێر گرێبەستێکە کە مەسئولەت و کاریگەریکی زۆری هەیە و پێویستە ئەو کوڕیان ئەو کچێک کە بیر لە زەواج دەکەنەوە دایانە پرۆسی هاوسەرگیری دروستکەن یەکەم شت هەست بە مەسئولەت و ئامادەسازیی ڕۆحی و جەستەییان هەبێت بۆ بەرپرسیارەتی. دووەم بزانن خێزان لەگەڵەوەی کە خۆشی و شاد و کامەرانشی تێدا ناخۆشی و ئازاریشی تێدا یعنی ئێستا بۆچی گەنجی ئێمە زۆر کێشەی تەلاق و ئەوانە دروست دەبێت لەبەر ئەوەی ئەو جۆرە گەنجەکان وا بیر دەکەنەوە کاتێکە لە پرۆسەی یەکتر ناسین و یاخود پەیوەندی ئەوەدانە وا دەزانن خێزان هەمووی هەرخۆشیە هیچ ناخۆشی هیچ کێشێک دروست نابێت بەڵام کاتێککە دێنە واقع تووشی کێشە و گرفت دەبن
بۆیە زۆ پێویستە گەنجەکان ئێمە بەر لە بیرکردنەوە کە بڕیار دەدا زەواز بکە دەبێت خۆی ئامادەکە بۆ ئەو بەرپرسیارەتە و ئامادە بێت کە چۆن تعامل لەگەڵ ژیانی خێزانداری دەکات و ڕۆشنبیری خێزانداریش زۆر باشە. گەنجی ئێستا ئێمە بەڕاستی هەم کێچ هەم کوڕ ئامادەسازێکی وا ناکەن ڕۆشنبیرێکی خێزانیان نییە. کوڕەکە نازانێت کە چۆن تەعامل لەگەڵ ماڵە خەزووری بکە، چۆن لەگەڵ خێزانی بکە، چۆن لەگەڵ گرفتەکانی خێزانی بکە. ئەو ئافرەتش بە هەمان شێوە ئامادەسازی نەکردو بۆ ماڵداری یاخود بۆ دروستکردنی خێزان. ئەو هەر خوێندوویەتی یاخود خۆی مەشغوڵکە بە شتێکی تر کاتێک کە دەچێتە ناواقعی خێزان ناتوانێت وەک پێویست سەرکەوتو بێ لە بەڕێوەبردننی ماڵەکەی. کاتێک خی گەورە گرێبەست و پەیمانی هاوسەرگیری بە پەیمانێکی پیرۆز یا بە میثاقی غەلیز نادێنێەوە گرێبەستی هاوسەرگیری بە پەیامی خوایی ڕێگەخرێەوە ئەنجامەدرێ. بۆچی یا هۆکاری ئەم هەموو شکست و تەلاقە لە کۆمەڵگەیەمەدا چێ کاتێکەوە تەواوی ئەو هاوسەرگیریانە ئەکرێ بە پێی بەرنامە و شریعەت و پەیامی خوایی ساز کراون. هۆکاری ئەوەی کە بۆچی شکست دێنێ لەبەر ئەوەی کە بۆ شێوازی کە شریعەت داوای کردووە هاوسەرگیریەکانی ئەوڕۆ ناکرێت. یعنی ئێمە یەکەمی شت کاتێک کە باسی ئەوە دەکات گەنج دەبێت کاتێککە بێت لە هەڵبژاردننی هاوسەری داهاتووی دەکات دەبیر بکات بزانە ئەو ئافرەتە بۆی دەگونجە دیاننا نەک ئەوەی کە هەر لە ئاهەنگێک لە زانکۆی لە شوێنێک دیوێتی و دەبێت بنەماکانی خێزان ئەوە یەکەم شت کە پێویستە دینداری و ئەخلاق زۆر ئەساسە. یعنی کاتێک کە کوڕێک دەیەوێت کچێک بخوازێ بۆ کچێک دەیەوێت شو بە کوڕێ بکە دەبێت بنەمای دینداری هەڵبژێرن. واتە ئەوە دینداری چییە؟ دینداری ئەوەیە کە گەنجێک بە دین بێت ناتوانێت ئەستەم لەو ئافرەتە بکە، ناتوانێت جنێوی پێ بدە، ناتوانێت لێ بدە، ناتوانێت سوکاتی بکە، ناتوانێت بێڕازی پێ بکات. بە هەمان شێوە ئافرەتێکشکە و ناتوانێت خیانەتی لێ بکات. بە هەمان شێوە ئافرەتێک کە دیندار بێت ناتوانێت بێڕێزی بە پیاوەکەی بکە، ناتوانێت خیانەت زەوجی لێ بکە. یعنی ئێستا کێشەی ئێستا بۆچی تەلاق بۆچی زۆرە لە 100 لە 180 لە 100 ئەوەندەی کە هۆکاری خیانەتی زەوجیە. ئەوەش لەبەرەوەی کە وەک پێویست دینداری نەچۆتۆ ناو بنەمای دینداری هەڵ نەبژێردرەوە. ئەگەر دینداری هەڵبژێردێت هیچیان ئامادە نین خیانەت زەوجی لە یەکتر بکەن. مامۆستا ڕۆڵی دایک و باوک لە دروستکردنی خێزانێکی نوێ بە بەشداری کوڕەکەی یا کچەکەی چیە؟ زۆر جار ئەوەندەی بیستین تەداخلاتی دایک و باوک و ماڵە خەزوران لەم خێزانە نوێیە ڕۆڵی هەبووە لەوەی کەوا خێزان بەرەو شیرازە بسان هەڵبەشانەوە بچێ ئەوەندە کوڕکچەکە خۆیان ڕۆڵیان دەبوو. یا زۆر جار دایک و باوک تەنها کوڕێکی حازر خۆر خان و سیارە ئاڵتو ناوماڵ هەموو شتێکیان بۆم کوڕکچە کردووە سبەی دو سبەی بەرگەی نەبوونی و ناڕەحەتی و گرفتەکانی ڕۆژگار ناگرن. دایک و باوک چ ڕۆڵێکیانەکەوێتە سەر لەوەی کەوا خێزانێکی سەرکەوتو بۆ کوڕکچەکەیان بنیاد بنێن. بەداخەوە خێزان ئێستا خۆشتەکان عکس بۆ تۆ ینی تت بۆچی خێزان سەرکەوتو نەبێت لەبەرەوەی کە گەنجی ئێمە ئێساوا دەزانێت دەبێت بەر لە زەواج خۆشەویستی بکە لە کاتێکدا خۆشەویستی دوای زەواجە ینی لە دوای زەواج پێویستە ئەو ژن و مێردە یەکتریان خۆش بێت نەک پێشتر. بە هەمان شێوە دایک و باوک پێویستە بەر لە خێزان دروستکردن تەدەخلی ژیانیان بکەن نەک دواتر. واتە کاتێک کوڕێک دەیەوێت کچێک بخوازێ پێویستی دایک و باوک پێی بڵێن ئایا ئەو کچە لەگەڵ تۆ دەگونجێت لەگەڵ ڕۆشنبیریت و دینداریت و ئەخلاقیت و هەڵسوکەوتیت و هیوا ئارزوەکانیت و ئەو ئافرەتە دەگونجێ یان نا یەکسەر کە کوڕەکە بڕیاریدا ئەوان بەبێ ئەو لە کۆڵینەوە بکەم بزانە و ئافرەتە چۆن و چۆن نیە بە هەم دەیدەنێ. دایک و باوکی کچیش بە هەمان شێوە کاتێک کوڕێک دێت بۆ داخوازی کچەکەیان نازان ناپرسن ئەو کوڕە چۆنە چ نییە هەر کچەکە دەڵێ من پەیوەندیم لەگەڵ هەیە خۆشم دەوێت دەیکەم بەبێ بزانن جارە پرسیارەوە دەکەن ئاستی پارێت چیە سارێسی خان و لە ملانی مادی دەپرسن ناپرسن ئایا ئەو گەنجە یان ئەو کوڕە ئەخلاقی هەڵسوکەوتی برادەرەکانی شەوانە لەکوێت ستاکە ینی نازانن چۆنەکە بڕیار دەدەن بۆ هاوسەرگیری کاتێک هاوسەرگیریش دەکەن تەداخولێکی ڕادە بە دەری ژیانیان دەکەن. ینی دوای هاوسەرگیری خەس و خەزور نازم لە هەردوو لایەن تەدەخل دەکەن کە جۆرێک پێکدادان یاخود جۆرێک تەنازوعی کێشە دروست دەبێت لە کاتێکدا پێویستە دایک و بابی هەردوو تەڕەف هاوکاری پێکەوەبوون بێت. ئێمە زۆر ئەساسە دایک و بابی کوڕیە کێچ یاوە کوڕ و کچیش کە دەستنە ژیانی هاوسەرگیری یەک خەڵ زۆر گرنگە ئەوەیە کە بزانن قورسترین ژیان یا قورسترین قۆناغ لە قۆناغی خێزانداری ساڵی یەکەمی خێزانداریە بە پێچوان ئەوەی کە دەگوترێت مانگی هەنگوینی. بەڵام دیراسە ئەو لە کۆڵۆنیان کە کراوە
هەموو ئەو کێشانی کە دروست دەبن یا تەلاق کە دروست دەبێ ڕێژی زۆری لە ساڵی یەکەم خێزانداریدایە. بۆچی؟ لەبەر ئەوەی کە ئەو دوو خێزانە هەرەکان لە ماڵێکی جیاواز هاتوون، هەرێکە لە شێوازێکی بیئەیەکی جیاواز هاتوون، هەرێکە لە سروشتێکی جیاواز هاتوون. ئەو گەنجە 20 ساڵە لای داک و بابی خواردنی دانیشتنی خەوتنی ئەو مەجلیسی دانیشتە جیاواز بوو. ئافرەتەکەش بە هەماشەوە کاتێک کە دێنە ناو خێزانێک پێکەوە ماڵێک دروست دەکەن تۆزە کاتە ئەو دوانە پێکەوە دەگونجێن دەیەوێت. بۆیە ساڵی یەکەمی خێزانداری زۆر ئەساسە کە بتوانن هەم کۆڕ هەم کەس ئەوانە کە خێزان دروست دەکەن هەوڵدەن پێکەوە لەو ساڵەدا نەرمونیانێک بەرامبەر یەکتر بجوڵێنن بەرامبەر یەک بن بۆی وردە تەبیعەت و سروشت و ڕابن لەگەڵ یەکتردا. زۆر باش مامۆستا زۆر جار مناڵ بل لەوەی لەدایک بێ مامۆستایەکی یانی عەقدی نیکاحی دایک و باوکەکەی کردووە لە لەدایک بوونەوە کە بانگەدا بە گوێیان ناویانێ پاشتر ژنی بۆ مارەکە پاشتر لە نەخۆشیەکە بۆ نەیاسینی خوێنێ و لە مردنیشا تەڵقینیدا مەبەستمەوەیە مامۆستای ئاینی دەستگرێکی هەمیشەیی تاکێکی مسلمان لە کۆمەڵگەکەی تا و کاتێک کە تەسلیمی خاکی ئەکاتەوە. ڕۆڵی زانایانی ئاینی لە پاراستنی خێزان لە ئاراستەکردنی خێزان لە ڕۆشنبیرکردنی خێزانە بەتابەت کە کۆمەڵگەیەکی مسلمانە زۆر جار ئەگەر کوڕکچەکەش پابندیەکی ئاینیان نەبێ بەڵام بۆ کێشە و چارەسەری کێشەکەیان دەچنە لای مامۆستایەکیانی. مامۆستایانی دەبێت چۆن ڕۆڵ بگەڕێت لە دروستکردنی خێزانێکی سەرکەوتوو و کەمکردنەوەی ڕێژەی تەلاق و شیرازە پسانەکان. مامۆستایانی ئاینی شایانی دەستخۆشی و سوپاسکردن کە بەڕاستی وەک جەنابەت فەرمووت ئەنێ ڕۆڵ و کاریگەریەکی زۆریان هەیە بۆ مانەوەی خێزان کە ئێمە لە ناو کۆمەڵگای ئێمەدا نە دەستگایەک نە ڕێکخراوێکی وەک پێویست نەگرنگی بە پاراستنی خێزان وەگری ڕۆشنبیری خێزان بدا هەتا لە هەندێک لە وڵاتان وەزارەت تایبەت وەزارەتی خێزان یعنی چۆن گرنگی بە خێزان دەدێت بەڵام ئەوەی کە ئەو کلێنانی پڕ کردوتە مامۆستای ئاینیە وەک جەنابەت هەر لە ڕۆژی داخوازی مامۆستای ئاینی لەگەڵ ئەو گەنجە لەگەڵ کۆمەڵگە دەستی داخوازی بۆ کچەکەی بۆ دەکات ئەوجا شەوی مارەکردن و کاتی گواستنەوە لە هەندێک شوێن وتار دەدا و لە کاتی کێشەشیان دەبێت یعنی ئێستا ئێمە هەموو مامۆستایانی ئاینی ڕۆژ نە یان هەفتە نییە کە کەسێک گەنجی کێشەیەکی خۆی نێنیتە لای مامۆستایانی کە بۆ تەجێی متمانەی هەموو خەڵک بۆ مامۆستای ئاینی بە شەو بە ڕۆژ خەریکی چارەسەرکردنی کێشەکانی خێزانە و ئامۆژگاریان دەکا و ڕێنوێنیان دەکا و لە وتارەکانی جمعەش یعنی لە ڕۆژانی هەینیدا کە مامۆستایان هانی داک و باب دەکەن کە کار ئاسانی بکەن و ئەرکی قورس نەخەنە سەر شانی زاوا و بەتابەتی لەو زروف و ئەوانەدا و هانیان دەدەن کە خێزان دروستکەن کە ئێستا گەنجێکی زۆر حەز بە خێزان ناکات یعنی خەریکی وردە سنگڵبوون یاخود ژن نەهێنان ببێتە دیارە لای گەنج بەڵام مامۆستایانی ئاینی لە وتارەکانی جمع لە ئامۆژگاریەکانیان هانیان دەدا کە ئیسلامیش هەر 5 حکومەکە بەسەر ژنهێنادا تەطبیق دەبێت یعنی ئێمە دەبێت ئەو گەنج زۆر باش بزانێ ژنهێنان هەر بۆ ئەوە نیە بۆ تێرکردنی ئارۆزەکان بێت یا شتێکی وەکو ڕۆتینی ژیان بێت نەخێر ژنهێنان بەشێکە لە عیبادەت پیغمبری خدا صلی الله علیه و سلم فرمود یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج ئەی گەنجینە ئەوەی کە توانای ژنهێنانی هەیە قدرت و توانای جەستەیی و مادی هەیە فليتزوج با ژن بێنێت و زۆر لە زانان دەفەرمە هەر گەنجێک کە توانای ژنهێنانی هەبێت و لە زەمەنی فیتنەدا بێت لە تاوان بترسێت واتە بەسەری بە ژن بێنێت لانی کەم دەبێت سنەتە یعنی جێبەجێکردن تطبیقی سنەتی پێغەمبەری خوایە النكاح السنة فمن رغب عن سنتي فقد رغب عني خێزان دروستکردن سنەت و ڕێڕەوی منە هەر کەسێک پشت لە خێزان دروستکردن وەکو پشتی لە سنەتی من کردبێت. زۆر باش مامۆستا کۆتا پرسیارم ئەوەیە ڕۆشنبیری ئاینی و ڕۆشنبیری ئیسلامی یا پەروەردەی ئاینی زۆر بە کورتەگەر وەڵام بیتەوە چ ڕۆڵێک دەگەڕێتەوەی کە بێتە هەوێنی پێکەوە ژیان و ئاشتی و بەرقەراری خێزان. وڵی زۆر گرنگە گەنجی ئێمە بەلەوەی زاج بکە چەند کتێبێک چەند نامیلکێک چەند شت بخوێنیتەوە لەسەر دروستکردنی خێزانی بەختەوەر یعنی گەورەترین شت لە ژیانی ئینساندەوە خەتەرترین بڕیار کە ئینسان بیدات خێزان دروستکردنە یعنی بەختەوەری ئینسان بە خێزانەوەیە بەختەوەری ئافرەتیش بە مێردەوەیە واتە ئەگەر بیانوێت ئەو دوو گەنجە ژیانێکی خۆش و کامرانیان هەبێت دەبێت هەوڵدەن چۆن خێزان دروست دەکەن و هەوڵدەن چۆن بڕیار لەسەر خێزان دەدەن و چێ دەیکاتە هاوبەشی ژیانی بۆ ئەم هەموو پەیوەندیانی کە ئێمە هەمانە هەمووی پەیوەندی هیچ وەکو خێزان نین ئێستا پەیوەندی منداڵ لەگەڵ داک و باب یا لەگەڵ برا خوشکەکان پەیوەندێکی ناچاریە کە چەند گرنگشە بەڵام ناچارە ئەو پەیوەندیە واتە بەویستی خۆی ئەوەی هەڵنەبژاردووە بەڵام خێزان
گرنگترین پەیوەندێک کە ئینسان بەویستی خۆی هەڵدەبژێریت واتە کە تۆ کەسی بڕیارەدا لەگەڵ ئافرەتێک ژیانی خەزان دروستکە ئەوە پەیوەندێکی اختیاریە بەویستی خۆی ئەو پەیوەندی هەڵدەبژێری و لە هەمووش ئەساسرا یعنی ئینسان داکوباب کە لە ئیسلامدا چەند گرنگی پێداوە کۆڕ یا کەس هەتا خێزان دروست دەکەن لەگەڵ داکوبابی دەژین دوای ئەوان لە ماڵ خۆیانش بچێتە ماڵ خۆی بەڵام خێزان کە خێزان دروست دەکرێت ئەوانە نەک هەر دنیاین بۆکو بۆ قیامەتیشن یعنی ئەو ژنە مێردا هەر بۆ دنیانە کاتێک کە کوڕێک بڕیارەدا ئەو ئافرەت دەکاتە خێزانی خۆی دەبێت لەوە کات بۆ قیامەتەوە خێزانێتی بۆیە زۆر زۆر گرنگە کە خێزان دروست دەکەن ئەو گەنجانە هەوڵ دەمزان کەسێک بێ لەگەڵ یەکتر بگونج بەڵێ زۆر سپاس بۆ ڕێز مامۆستا خدر زانایانی سپاس بۆ ڕێنمایی ڕوونکردنەوەکان بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کوردەوەرەگرین و لە تەوەری سێمی بەرنامی پەیامی ڕۆژ پێتان ئەگەینەوە. پیتزا خواردنی خێرای پیتزا لە جیهاندا بەکاربەری زۆرە. ئیتالیا بۆ یەکەم جار پیتزای دروست کرد با شێوەیەکی سەرەکی لەلایەن ئاوارەکانی ئیتالیا دەخورا بەڵام ئەمە گۆڕا دوای جەنگی جیهانی دووەم کاتێک سوپای هاوپەیمانی ئیتالیا هاتن تا چێژ لە پیتزا و خواردنی دیکەی ئیتالیا وەربگرن. بە پێی هەواڵێکی BBC لە ئێستادا لە ویلایەتە یەکگرتووەکان لە ساڵێکدا 3 بلیۆن پیتزا دەفرۆشێت. سەدەی 18 وڵاتی ئیتالیا یەکەم بازرگانی پیتزای دەست پێ کرد. بە گوێرەی توێژینەوەیەک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە سەدا 13 دانیشتوان پیتزا دەخۆن. بەڵام دواتر ئەم ڕێژەیە بەرز بوویەوە بۆ لە سەدا 22 کاتێک زیاتر گرنگی پێدرا لەلایەن مناڵ و هەرزەکارانەوە. لەگەڵەوەی خواستێکی زۆری لەسرە بەڵام بێزیان نییە. ڕێکخراوی ئاسمانی شین وانەیەکیان تەرخان کرد بۆ پیتزا کە تێیدا زیانە تەندروستیەکانی پیتزایان خستوەتە ڕوو. یەکەم، پیتزا لە پەنیری مۆزارێلا دروست دەکرێت کە ڕێژەیەکی زۆر لە چەوری تێدایە و زیان بە مێشک دەگەێنێت. دووەم، دەبێتە هۆی ئالوودەبوون کە ئەمەش کاریگەری خراپ لەسەر مێشک جێدەهێڵێت. سێەم، ڕێژەیەکی زۆر لە سۆدیۆم لەخۆ دەگرێت کە ئەمەش هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی پەستانی خوێن. چوارەم، پیتزا هۆکارە بۆ زیادبوونی کێشی لەش. خواردنی یەک ژەم پیتزا دەبێتە هۆی زیادبوونی 14 گرام چەوری. پێنجەم، دەبێتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی ئەنسۆلین مەترسی شەکرە زیاد دەکات. دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان پێویستی هۆشیاری یاسایی لای هاوسەران تەوەری سێمی بەرنامەکەمانە کەم بڕۆ ئێمە بە تەوەرێکی ئاینی یا بە کۆمەڵی هۆشیاری ئاینی باسمان لە پاراستنی خێزان کرد ئەم ئێستا باز لە پێویستی هۆشیاری یاسایی یەکەین لای هاوسەران بەڕێز خاتوو کەژاڵ حەمەدەمین پارێزەر و یاسەناس قسە لەسەر ئەم پرسە گرنگەمان بۆ دەکات. خاتوو کەژاڵ زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش کاگڕیا سپاس بۆ ئەمادنەتان سپاس بۆ تەواوی ستافی بەرنامەی پەیامی ڕۆژ. زۆر سپاس دەکەم. هاوسەران چ بەرپرسیارەتێکی یا هۆشیاری باسە تا بپرسم هۆشیاری یاسایی لای تاکی ئێمە تا چەند بوونی هەیە ئایا هۆشیاری یاسایی پێویستە بوونی هەبێت لە کاتی ئەنجامدان و سازکردنی پرۆسەی هاوسەرگیریە؟ دڵ دەست خۆش بەڵێ بەدڵنیاییەوە هۆشیاری یاسایی خاڵێکی زۆر ئیجابیە گەر هەبێت لە تاکەکان بەگشتیەوە بە تایبەت لە هاوسەراندا چکە هاوسەران پێشەوەی بچنە قۆناغی هاوسەرەتی کەمتر هۆشیاریان هەیە بۆیە زیاتریش تووشی کێشە و گرفت دەبن. ئەگە هۆشیاری یاساییان پێش زەواج هەبێت لە ڕووی مافی ئافرەت بەسەر پیاوە مافی پیاویش بەسەر ئافرەتەوە بەدڵنیاییەوە لەگەچوونە ئەو قۆناغا کەمتر تووشی کێشە خێزانیەکان دەبن کە تووشیش بوون کێشەکانیان زۆر گەورە نابێ. کامانن ئەو هۆشیاری یاسایی کە منێک وەکو تاکێک پێویستە بیزام لە کاتی ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری. ئێمە گەنج زیاتر گلەی ئەوە دەکا کە حکوومەتی چی بۆ نەکردووە دەوری بۆ نەکردوێتەوە شتێکی بۆ نەکردبووی کە هۆشیاری پەیداکە بەڵام دێ بۆ خۆی خۆپڕ زانیاریکە بۆ خۆی پێش هاوسەرگیری خۆپڕ هۆشیاریکە لەوەی کە ڕێگاکانی هۆشیاری زۆرن کتاب خوێندنەوە هەیە ئینتەرنێت بە شێوەیەکی زۆر بەربڵاو دەتوانانی سوودی سوادەی لێ بکەی ئافرەت دەبزانێ مافەکانی خۆی چیە و مافی هاوسەرەکەی چێ بەسەر خۆیەوە و چۆن هەڵسوکەوت بکە کاتێک میوانداری دەکەوە خوات بۆ خۆی ینی زۆر ئافرەتەیە نەیزانیوە چۆن بە خراپترین میوان بکە یاخود کە بۆ بە میوان لە شوێنێک چۆن ئامادەکاری بکە بچێ بۆ ئەوێ یاخود
مافی مناڵەکەی چێ بەسەر خۆیەوە چی بکە بۆ مناڵەکەی ینی ئەمانە هەمووی پێویستە هەم ئافرەت هەم پیاویش پێش قۆناغی هاوسەرێتی بیانزانێ و ئەگەر تازە چۆتە قۆناغی هاوسەرێتی ئێستاش چۆنەڵی درەنگ نەبووە دەتوانێت ئێستاش خۆپڕ زانیاریکە بۆی کە کێشە و گرفتەکانی ئەگەر هەش بوون زۆر گەورە نەبن. بۆچی تاکی ئێمە لە ژن لە پیا و تا و ساتەی کە خوا نەخواستە کێشەیەکی بێ یان بۆ منە ناچارە بڕوا لە محکەمە داوای جیابوونەوە بکات تەنها زانێ شتێکێ بە ناوی یاساوە کە بە جۆری لە جۆرەکان ئەم پەنای بۆ بردووەواتە پێش زەواج و لە کاتی زەواجیشدا بیری لە بۆ هاشتێ نەکردوێتەوە کەوا بەرپرسیارەتی و هۆشیارەکی یاسایی هەیە پێویستە ئەم لە پڕکردنەوەی کەلێن و کەموکورتەکانی ژیانە بیگرێتە بەر مەبەستمەوەی بۆچی تاکیێمە تەنها لە کاتی تەلاق و کێشەکانە بیری لای یاسا محکەمەیە. ئێستا زۆر جار کاتێک ژن و مێردێک لە شوێنێک گوێبیستی خێزانێک دەبێت کەم خێزانە زۆر بەختەوەرن ناچێت بچێ پرسیاریان لێکە بزانێ ئەو خاڵانەچن ئەو هۆکارانەچن کە ئەوان خۆشبەخت بوون زیاتر ئەوانە لە مێشکی ئەودا جێگەی دەبێتەوە گرنگی پێدا کە فڵانکەس جیابێتەوە کە فڵانکەس کێشەی هەیە بەڵێ پێویستە پێشتر ئەم ئامادەکاریە بکە پێشتر خۆی پڕ زانیاری کە بۆی تووشی کێشە و گرفتەکان نەبێ. یاسا چ ڕۆڵێکی لە پاراستنی مافی هەریەکە لە ژن و پیاوە بە تایبەت زۆر جار ژنان گلەیەوە کەنکەوە بێمافەکرێن مافەکانیان پێشێ لەکرێت لایەن پیاوانەوە ئایا یاسا پێش ئەوە کێشیان بۆ دروست بێ هیچ ڕێکارێکی بۆ پاراستنی مافی ژن بێیان پیاو ڕۆڵێکی باشی بینیەوە بەڵام ئێستاش لە تەمۆحی ئەمە نییە چونکە پێش ئەوەی هاوسەران بچنە قۆناغی هاوسەرێتی و زەواجەوە پێویستە دەورەیەکیان بۆ بکرێتەوە شتێکیان بۆ بکرێتەوە بۆی کە هۆشیاری وەربگرن ئەوەی کە تەنانەت هەر ئەمڕۆ ئاهەنگەی کە لە ڕانی مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی کە کردوویەتی بە قۆناغێکی زۆر باشی دەزانم شتێکی زۆر باشە کە ساڵانە دەیکا چونکە ئەگەر حکوومەتیش تەنانەت یاساش هەوڵی دا بە دەورەیەک بێ یاخود سیمینارێک بێ یاخود کۆڕێک بێ بەستێ بۆ تازە هاوسەران یان بە شێوازێکی گشتی بۆ گەنجان بیکە ئەو کاتی کێشە و گرفتەکانی گەنجان وە تایبەت هاوسەران کەمتر دەبێتەوە. زۆر باشە زۆر جار لە دادگادا مەسلەی پشکنینی خوێن و نازانم دروست دەرهێنانی عالام و تەسکەرە ئەم شتانە وەکۆڵێ میکانیزمەکە ڕێڕەوێکە کاری پێکرێ و زۆر بە جددیش دەبێت لە محکەمەدا ئەم دوو تاکە ئامادەیان هەبێ و بەشدار بن بە دوو شایدەوە بەڵام بۆچی تا ئێستا لە دادگاکانی ئەمەدا خولێکی ڕۆشنبیری یا هۆشیاریەکی یاسایی ناوترێتەوە ئەو کاتێک کە کوڕوکچێک دەچنە نێو دادگاوە تا بەونە عقدی هاوسەگیریەکان ئیمزا بکەن بینوسن و مەرجوو ڕێکارەکان دیاری بکەن بۆچی توێژەرێکی کۆمەڵایەتی دەروونزانێ یاسا ناسێت نایەت دوو قسەی وەکۆڵێ ڕوشیاری ڕۆشنبیریان پێ ببەخشێت. بەڵێ ئێمە زووتر ینی تقریبان لە ساڵی 2015 بۆ کاتی کە ئینتیمامان کرد بۆ سندیکای پارێزەران لە ئەسنای تەطبیقاتە ئەومان باس کرد توێژەری کۆمەڵاتیمان هەیە لە دادگاکان دەبەست بۆ عقدی زەواج پێش علامەکە بە فلتەری ئەودا تێناپەڕێ ینی ئێمە وەکو پێشنیارمان کرد بەڵام قبول نەکرا و ڕەتیان کردەوە چونکە هەبێ شتێکی زۆر باشە توێژەرەکار هەیە لە ناو دادگاکاندا ژووری تایبەتی خۆی هەیە دیکەوە بە فلتەری ئەودا تێپەڕێ و هەندێک زانیاری و عنی هەر نەبێ مافی ئافرەتەکە باس کە بەسەر پیاوەکە مافی پیاوەکەش باس کە بەسەر ژنەکەەوە زۆر شتی تر دەتوانێت لە ئەسنای ئەو کاتێک کە ڕێکارەکان دەگرنە بەر بۆ ئەمەکە دەتوانن پێیان بدەن بەڵام نەکراوە بەداخەوە. مامۆستا ئاکۆ خدر کە میوانی تەوەری دوین بڕگەی دووەم یا تەوەری دوین بەرنامەکەم ئاماژە بەوەکە قورسترین قۆناغی هاوسەرگیری بیتێ لە ساڵی یەکەم و زۆرترین ڕێژەی تەلاق و جیابوونەوەش بریتێ لە ساڵی یەکەم. جەناب تاوەکو یاسا ناسێت چیەڵێن ئایا بۆچی قۆناغی یام ساڵی یەکەم قورسترین قۆناغی هاوسەرگیریە و زۆرترین ڕێژەی تەلاق و جیابوونەوەکانیش بۆ کۆی جەنابتان یاساناس و پارێزەرێکن لە نێو دادگادا بۆچی زۆری ڕێژەی تەلاقەکان لە ساڵی یەکەمدا؟ بەڵێ بەداخەوە زۆربەی زۆری تەلاقەکان لە ساڵی یەکەمە زۆربەیان مانگێکە زۆربیان مانگونیوەکە چیانی ئەم کوڕکچە بە مانگێک بە حکمی ئەوەی کە ئەو دوو کچووکڕە لە دووبی ئەی جیاوازەوە هاتوون تۆ کاتێک دەچێت پرۆسەی هاوسەرگیریەوە وەکوە تازە لەدایک بووبی چۆن ژیان سەختە کە مناڵێک لەدایک دەبێت لەگەڵ خێزانەکەیە بە هەمان شێوە ئەم کچووکڕەش هەمان شتە تۆ دووبی ئەی جیاوازەواتوی دوو پەروەردەی جیاوازەواتوی ئەم دایکی ڕەنگە باوکی بە شێوازێک نازی دابێت ئەم بە هەمان شێوە یعنی تا دەگونجەی لەگەڵ شێوازی تەبیعەتی یەکتردا کاتی زۆر دەبێت بۆی پێویستە هاوسەران پەلە نەکەن کاتێک
کێشە و ناکۆکیانی کەس نەبێ کێشە و ناکۆکی بێ ئەوانەی کە ئێستا ژیانیان زۆر بەختەوەرە چەند ساڵێک تێپەڕی بەسەر هاوسەرگیریەکاندا دەی بە دڵنیاییەوە ڕەنگە کێشەکانیان لە ئەوانیش قورستور و گەورەتر بوو بێ چونکە سەرەتای بە تایبەتی ساڵی یەکەم هەروەکو جەناب دەڵێی مامۆستاژ باسی کردووە قۆناغێکی زۆر سەختە لەبەرەوەی تا ڕادی لەگەڵ یەکتر لەگەڵ تەبیعەتی یەکتر بڵێ کاتی زۆر پێویستە هاوسەران پەلەن نەکەن خۆ بگونجێن لەگەڵ یەکتر لەگەڵ تەبیعەتی یەکتر بۆی کە کێشەشیان هەبوو کێشەکانیان گەورە نەبێ یاسا ناتوانێت لەم حاڵەتەدا بە جۆرە لە جۆرەکان ئەم کوڕوکچە بهێڵێتەوە دانیشتەکانی دادگایان بۆ دواب بخات تا وەکۆڵێ ساڵی یەکەم و دومیان بڕۆن بە جۆرە لە جۆرەکان بەڵکومە خوایە ئولفەت بە یەکەوە بگرن و کێشەکان زاڵ بن بەسەریانە و چاوپۆشی لە یەکتر بکەن یاسا لەم ڕۆوە ڕۆڵێکی زۆر ئیجابی بینیوە عنی هاوسەران کە دێنە سەر باسی جیابوونەوە چۆن دەڵێ ینی زەختی تینی ئەوەیان لێ دەڵێن ئێمە چەند ساڵێک تێدەپەڕێ حاکم بڕیار نادەبێت جیابوونەوەکەمان لەو کاتێدا دەچن بخوان لە دەرەوەی محکەمە بە شایەت تەلاقەکە جێبەجێ دەکەن و پاشان محامی بیاخەرت بۆ خۆیان دەتوانێت تەزدیق تەلاقەکەی دەکەن یعنی ئەو ڕێگایان گرتوۆتە بەردەنا وەکو حاکم مدەیەکی زۆریان دەداتێ هەر کە تەقدیم کرا کەیسەکە مانگێک تەخیری دەکە پاشان مانگ بە مانگ تەخیر دەکەوای لێ دەجار هەیە ساڵێک دو ساڵ درێژەی کێشا بەس بۆ ئەوەی لیژنەی ئاشتەوایی هاتوتە بینیان خۆی قسەی لەگەڵ کردوون چەند جار من ئاگدار بۆم ینی دنیایەک فەرموودە و ئاەتی بۆ هێناونەوە ئامۆژگاری کردوون بەس بۆی ئەمان بینیان باش بێ و بتوان کێشەکانیان چارەسەرکەن بۆیش ئەوە دەدەیان هێنەوە بۆ دادگاکان و جەلسەکان تەخیر دەکەن بۆی کە ڕەحم و سۆزیان بۆ یەکتر بجوڵە و بتوان لەگەڵ یەک ئاش بنە بەڵێ دادگا ڕۆڵێکی زۆر باشی بینی و بەڵام هاوسەران خۆیان جەناب بداماژە بەوەکەی کە تاکی ئێمە کەمتر هۆشیاری یاسایی هەیە مامۆستا کواماژە بەوەکە کەوا کەمتر خەڵک ڕۆشنبیری و پەروەردەی ئاینی هەیە نازانێت بۆ منە ئاین چ پێگە و ڕۆڵێکی بە خێزانداوە بۆ منە ئاین چۆن چارەسەری کێشەکانێکە بە شێوەیەکی گشتیش کوڕ نازانێ دەرونی کچ چۆن چۆنیە جەستەی کچ چۆن چۆنی بەجۆی لەجەکان نازانێ ئاڵۆزیە دەرونیەکان یان بۆونە پێداوی سێجەستەیەەکانی ژن یان بژن بە پێچانەوە بۆ پیاو نەبوونی ڕۆشنبیری هەر بە شێوەیەکی گشتی لە یاساوە لە ئاینتەوە لا تا تەنانەت فسیۆلۆژی و جەستەیەکانیش تا چەند وای کردووە زەواجی ئێمە یا پرۆسی هاوسەرگیری ئێمە شتێکی ناسەرکەوتوو بەڵێ ئەو زۆرە هۆشیاریە خاڵێکی زۆر گرنگە من لە ئەسنای وانەیەکم بۆ کۆمەڵێک ئافرەت کە باسی کێشە خێزانیەکانم دەکرد ئافرەتێکوتی من پێشتر نم دەزانی پیا بەو شێوە ینی جەستەی پێویستی بە بۆ منە بێدەنگیە و کەمتر قسە دەکە و زیاتر گوێ دەگرێ دەوت زیاتر کێشەکانم لەسەر ئەوەی بوو تۆ بۆ قسە ناکەی تۆ بۆ منە حاڵەتە بۆ چێشتم سوتاوت و هەر ئاگاد لێنی یا مناڵەکان کەتنیان کرد و هەر ئاگاد لێنی و هەر زین لای تەلەڤیزیۆنەکەیان لەسەر مۆبایلەکەیە تی تا پاشان خوێندنەوەم کرد و بۆم دەرکەوت کە ئەوە هەر جەستەی پیا بەم شێوەیە فیسۆلۆژیەکەی بەو شێوەیە ئافرەتش بەم شێوەیەتی ئەم جار تێگەیشتم و کێشەکانم کەمتر بە بۆیە پێویستە زۆر هەم ئافرەت لەسەر پیا و شت بخوێنێتەوە زانیاری وەرگێەوە پیاویش بە هەمان شێوە لەسەر ئافرەت زۆر جارەیە پیا و کێشەی دروست کرد لەسەرەوەی کە دەڵە ئافرەت زۆر قسەی کردو بەڵام ئەگەر سیرکە و بخوێنێتەوە ئەو کاتە ئەو کێشان بۆ پەیدا نابن. زۆر باشە کۆتا پرسیارم تەداخلاتی ماڵە خەزوران زۆر جار کە لە دادگادایان بوونە لە کایە کۆمەڵایەتەکە گوێبیستی کوڕکشێکی تازەلاوە بین باز لە تەداخلاتی خەسوو یام خەزور یا برا یا خۆشک هەم زاوە هەم بوو بە بێجیاوازی باز دەم تەداخلاتەگرێ جەناب تاوەکو دادوەرێک ببوورە وەکو پارێزەرێک لە نێو دادگادا ئایا ئەم حاڵەتە لە دادگادا هیچ ڕۆڵێکی یان بۆون هیچ ڕێژێکی تۆمار کردو کەوا تەداخلاتی ماڵە خەزوران هۆکار بوو بێ بۆ زیادبوونی ڕێژەی تەلاق بەداخەوە زۆربەیان عنی بە شێوازێکی عام کێشەکان زیاتر خەسوو خەزور و شوبرا و دش پەیدای کردو هەردوێنە لە دادگا بووم ئافرەتێک کات لەوێ گلەیەوەی دەکرد کە خەسوو خەزوری زۆر دەست دەوەردەرە ناو کاروبارەکانی ڕۆژانەیان عین تەنانەت هەم پرسوڕایەکەم پیاوە بە ماڵی دایکێتی بڵێ یاسام ڕێگەی ڕێگەچاری بۆ داناوە لەوەی کە دەبێ ماڵی سربەخۆ هەبێ ماڵە سربەخۆکەشی دوور بێ لە ماڵی دایک و باوکی بۆی کە کێشە خێزانەکان کەمتر بنەوە و کەمتر کاریگەری خەسوو خەزوران و دش و شوبرا و ئەمانە بەسەر ئافرەتەکەەوە پێدا زۆر سپاس بۆ بەڕێز پارێزەر خاتوو کەژاڵ حەمەدەمین سپاس بۆ بەڕێزتان کە لەبارەی هوشیاری یاسایی نێوان هاوسەرەکان قسەت بۆ کردم زۆر سپاس بۆەوەش بە تەواوی بەڵێ خۆشەویستانم بەم شێوەیە کۆتاییم بە بڕگە و پرۆگرامی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژێنا بە هاوکاری کاک جەلال محەممەد لە ستۆدیۆی بەرنامەکە دەگەڕێمەوە لای
جەلال محەممەد ڕێز و خۆشەویستی ڕاز کاکە مەحموود قبول بفەرمون. ئێمەش بڕگەوابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان پێشکەشکردن. سپاس بۆ هاوکارانم لە ڕانیەوە ڕکاک ڕاز و هاوکارانی کە توانیان بڕگەوابەتە سەرکیەکانی پەیامی ڕۆژمان بۆ بگوازنەوە. سپاس بۆ هاوکاران لێرە پشتی کامێرە و کۆنتترۆل و سپاس بەوەی بینەری عزیزیش کە تام ساتی بەرنامە لەگەڵمانە ماونەتەوە تا ڕۆژێکی نوێ بەرنامەیەکی نوێ دیکە بەخوای گەورە و مێهرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە.